ئەو ڕسوماتانەی کە لە هاوڵاتیان لە شاری هەولێر وەردەگرین و کە تایبەتە بە ڕسمی میهنەیە، تابلۆیە، ڕێکلامە یان ڕسوماتی مۆڵەتە، ئەمانە هەمووی بە پێی یاسای 133 ساڵی 1963 ڕێکخراوە کە ئەم یاسایە هەرچەند ئەگەر لە بەغدا لە حکوومەتی عێراق لەلایەن پەرلەمانەوە ڕاگیراوە لە ساڵی 2016 بەڵام لە هەرێمی کوردستان هەر کاری پێدەکەین و بەردەوامە لەبەر ئەوەی لە هەرێمی کوردستان لەلایەن پەرلەمانەوە ئەم یاسایە پەسەند نەکراوە کە ڕابژیرێت یان ئیلغا بکرێتەوە. بۆیە ئێمە وەک شارەوانی هەر کار بە ڕێنماییەکانی وەزارەتی دارایی دەکەین کە بەپێی ڕێنمایی ژمارە 50 ساڵی 2007 لەلایەن وەزارەتی دارایی و ئابووریەوە کە بڵاو کراتەوە هەموو شارەوانەکان و ئێمە ژۆک سەرۆکاتی شارەوانی ئەم ڕسوماتانە دووبارە تەنزیم کراتەوە، ئیعادە کراوەتەوە، زیاد کراوە لە هاوڵاتیان وەربگیرێت. بەڵام لەبەر بارودۆخی ئەمڕۆی هەرێمی کوردستان کە دیارە لەسەر داواکاری هاوڵاتیان بووە یان لەبەر خراپی گوزەرانی خەڵکە کە داوا کرا ئیعادەی نەزەر لەم ڕسوماتانە بکرێتەوە، ئەمەش ئەوە بوو لەلایەن وەزارەتی شارەوانی گەشت و گوزارەوە بە ئامادەبوونی هەموو سەرۆک شارەوانەکانی هەولێر دۆک سلێمانی و ئەنجومەنی وەزارەتی شارەوانی پێشنیار کرا ئیعادەی نەزەر لەم ڕێنمایانە بکرێتەوە و بۆ ئەوەی کەم بکرێتەوە لەبەر ئەم بارودۆخە و بەرز کراوە بۆ ئەنجومەنی وەزیران لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە پەسەند کراوە.